سڵاو لە وەرزی گەشانەوە، سڵاو لە وەرزی سەرهەڵدان و ڕاپەڕین. کۆمەڵانی خەڵکی کوردستان، کرێکاران، خەڵکی زەحمەتکێش، ئازیزانی بنەماڵەی گیانبەخت کردووان، هاوڕێیانی هەڵسوراوی ڕێبازی کۆمەڵە لە هەر شوێنێکە هەن، پێکۆشەرانی زیندانی لە زیندانە لە سیاسەڵەکانی ڕژیم، نەورۆز و ساڵی تازەتان لێ پیرۆز بێ. هیوادارین لە ساڵی نوێدا غەم لە ژیانتان دوور و ڕۆژانێکی پڕ لە شادی و ئاسوودەیی چاوەڕێتان بێ. هیوادارین ساڵی نوێ ساڵی سەرکەوتنی گەورە و ساڵی وەدیهاتنی ئاوات و ئارزوەکانی شەریف و ئینسانیتان بێ. ئازیزان، نەورۆز هێمای خەباتی ڕووناچی دژی تاریکی و بیرهێنەرەوەی سەرکەوتنی بێداریە بەسەر بێدەنجیدا. ئەم ساڵیش ئاگری نەورۆز لە سەرتاسەری کوردستان بڵێسە دەدات تاکو و دەنجی ئازادی خوازی و داوای گۆڕان بگەێنێتە گوێی جیهان. گەری ئەم ئاگرەی کە لەم نەورۆزەدا بڵێسە ئەسێنێ لە هەمان کادا هێمای ئەو ئاگرەیە کە لە دڵی ئێوەدا زیندووە بۆ بنیاتنانی جیهانێکی باشتر. نەورۆز لە کوردستاندا بەم جۆش و خڕۆشەی کە بڕێوە دەچێت تەنها جەژنێکی ساکار نییە، بەڵکو ڕاهێنان و خۆسازدانێکە بۆ سبەیەک کە تێیدا جەماوەری خەڵکی تینووی ئازادی چارەنووسی خۆی بەدەستی خۆی دەنووسێتەوە. ئامادەبوونی پرشکۆی ئێوە لە ڕێوڕسمەکانی ئەم ساڵی نەورۆزدا کە ژن و پیا و پیر و لاو دەست لە ناو دەستی یەک ئەو پەیامەی گەیاند کە هیچ هێزێک ناتوانێت ئیرادەی گەلێک کە هەستاوەتە سەر پێ تێک بشکێنێت. ئەم کۆبوونەوە جەماوەری و شکۆدارانە پێشەکێکن بۆ کۆبوونەوەی گەورەتری سبەی، ئەو ڕۆژەی کە دەرفەتی بڕیاردان لەسەر چارەنووسی خۆتان هی ئێوە دەبێت. ئێمە دەزانین کە ئێوە کە ئاوا بە جۆش و خڕۆشەوە ڕێوڕسمەکانی نەورۆز بەرپا دەکەن لە چ بارودۆخێکی دژواری ژیاندان. هیچ وشەیەک ناتوانێت قورسایی ئەو کارەساتە کە گرانی و بێکاری و نەبوونی و هەژاری بەسەر زۆرینەی خەڵکی ئەو وڵاتیدا سەپاندووە بەیان بکات. ئێمە باش دەزانین شادی نەورۆزانەی ئێوە ڕیشەی لە تووڕەیی پنخواردووی گەلێکدایە کە ئەم ژیانە بە شایستەی مرۆڤی ئەم سەردەمە نازانێت و پەیامێکی ڕوونی پێیە بۆ دوژمنانی ئەو خەڵکە کە بترسن لەو ڕۆژەی کە خڕۆشی جەماوەری خەڵک هەر لەو ئاستەدا و بەرینتریش بێتە مەیدان و ئەوجار ڕاستە و خۆ دژی ئێوە بکەوێتە کار و تەخت و بەخت و ژیانی فیرعەونیتان تێکەوە بپێچێت. ئازیزان، هەموو نیشانەکان ئەومان پێ دەڵێن کە هەلومەرجێکی سیاسی نوێ لە ئێران هاتووتەکایەوە، واتە ئەگەر نەکار هەموو ژیانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەڵکو هەر لە ئەو یەک دوو ساڵەی تێپەڕمان کرد وردبینەوە ئەو ڕاستیەمان بۆ دەردەکەوێ کە هەم بارودۆخی ناوخۆی دەسەڵات وەکو جاران نەماوە و هەم هاوسەنگی هێز بە قازانجی جەماوەر گۆڕاوە. لەم ڕۆژەوە کە شۆڕشی ژینا لە کوردستانەوە چەخماغی لێدرا تا بە ئەمڕۆ کۆمەلگای ئێمە هەنگاوی گەورەی بەرەو پێشەڵگرتووە وە گەلێک ئەزمموی بە نرخی بەدەستێناوە، ئەو ئەزمونانەی کە دەبن بە پاڵپشتی حرەکەتی داهاتوومان. چەند تایبەتمەندی بەرجەستە بۆ ئەو بارودۆخە دەکرێت نیشان بکەین. یەکەم، جەماوەری خەڵک ئیتر چاوەڕێی هێزێکی نەجات بەخش نین کە لە شەوێکی تاریکدا لەو دیوی سنوورەکانەوە بێتەوە و ڕزگاریان بکات. ئەوان خۆیان ئەو هێزن کە دەتوانن بە ڕۆژی ڕووناک جێگا بۆ ڕژیمە لێش بکەن و کوردستانی لێبەرتەنگ بکەن. دووهەم، نە ئەمریکا و نە هیچ هێزێک عاشقی چاوبڕۆی خەڵکی ئەو وڵاتە نین. ئەوان بە شوێن بەرژەوەندی خۆیانەوەن و بەرژەوەندی ئەوان لەگەڵ بەرژەوەندی زۆرینەی خەڵکی ئەو وڵاتە یەک نییە. هەرگیز ئازادی و ژیانی باشتر ناتوانێت بەرهەمی دەستێوەردانی جنایەتکارێکی وەکو ناتانیاهوو و ڕەوش فاشیستێکی وەکو ترامپ لە وڵاتە بێت. واتە ئەوەی بەدەستی خۆمان و بە شان و پیلی خۆمان و بە خەباتی خۆمان بەدەستی نهێنین بەدەست نایەت. سێهەم، کۆماری ئیسلامی لەوەها بنبەستێکدا گیری کردووە کە ڕێگەی دەربازبوونی نییە. ئامرازەکانی بۆ بەڕێوەڕووبوونەوە لەگەڵ جەماوەری ناڕازی کول و ناکاران، بگیر و ببەند و هێزنواندن و هەڕەشە و ترساندن کاریگەری نەماوە. خەڵکی بوێر و چاونەترس لە بەرامبەر ئەو تاکتیکانەی ڕژیمدا پاشەکشە ناکەن. چوارەم،
حرکەتەکان یەک لە دوای یەک و نەفساوەن لە ناڕزاتی دەربڕینێکەوە بۆ ناڕزاتی دەبڕینێکی تر، لە مانگرتنێکەوە بۆ مانگرتنێکی تر. ئەوە سەرهەڵدانی تەریککەوتووی شارێک نییە کە لە ڕووی هەڵچوونی لافاوی تووڕەیی جەماوەڕ بەهۆی سیاسەت یان کردەوەیکی دیاریکراوی ڕژیم ڕوویدابێ، بەڵکو ئەوە وەکو ئاڵلقەکانی زنجیرێک پێکەوە گرەدراون و وەکو تۆپەڵە بەفرێکە کە لە هەورازێکەوە کەوتوێتە ڕێ و ڕنوویەکی گەورە بە شوێنیدایە. ئەم خەباتە لە هەمان کاتدا کە پەرە دەستێنێ بەرەبەرە قوڵتریش دەبێتەوە. قوڵتربوونەوە بە مانای ئەوەیە کە ڕوو دەکاتە گیرگرفتەکانی پەیوەندی دیار بە ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە. لەم بوارەدا ڕژیم نەدەتوانێ و نەدەی هەوێ ئەڵ و گۆرێک لە ژیان و گوزەرانی خەڵکدا پێک بێنێ. لێرەدا ڕژیم ئیمکانی فریودان و چاوبەستنی خەڵکی نییە، بەڵێنی ئەمڕۆ بۆ سبەینێ بۆ بنەماڵەی کرێکارێک کە مناڵەکانی ڕەش و ڕوتن و نان لە سفرەیدا نییە و هەشتی لە گرەوی نوێیدایە ئیتر بڕناکات. خەڵکی کۆڵنەدەری کوردستان ئەوە باوەڕ بکەن هەر شەوێکی تاریکی ستەم بەرەبەیانێکی ڕووناکی ئازادی بشوێنەوەیە. مێژووی خەباتی گەلانی ئازادە و مافخواز لە سەرتاسەری جیهان شاتی دەرن کە پەتی زوڵم لە ئەستوریدا دەپسێ. ئەستێرەکان لە ناخی تاریکیدا هەڵدێن و ڕووناکی دەبەخشن. خۆراگری کچانی ئازا و بەوێر بە دروشمی ژن ژیان ئازادی پرسیان بەدەم بادا دەدەن و دروشمەکانی پڕمانایی شۆڕەکورانێک کە ئەو نظامە ئاسۆی دواڕۆژی لێلێڵکردوون نیشان دەدات کە نەوەی نوێ شان بەشانی کرێکارانی وشیار و پێشڕە و بە هیوایەکی پتەوترەوە باری ئەم ڕێگایە بەشان هەڵدەگرن. ئێوە فێربوون کە تەنانەت لە سەختترین زستانەکاندا ڕێگی ئازادی لە قوڵایی خاکی زیندوودا دەمێنێتەوە و بەگەیشتنی بەهار چرو دەکات. ئەمساڵ نەورۆز بۆ خەڵکی کوردستان واتایەکی قوڵتری هەیە. کۆبوونەوە میلیۆنیەکانی ئێوە لە گۆڕەپانی شار و دیهاتەکاندا بە جلوبەرجی ڕەنگاوڕەنگ و بە سەمای جوانی هونەرمەندانە تەنها جەژنێک نییە، بەڵکو نمایشی یەکێتی و ناسنامەی بە کۆمەڵی ئەوەیە. ئەم وێنەیە نەخشێکە لە داهاتوویەک کە تێیدا مافی بەڕێوەبردننی ژیان هی جەماوەری خەڵکە و بڕیارەکان لە گۆڕەپانە گشتەکاندا بە هاواری ئێمە دەمانەوێت دەدرێن. ئێوە سەلماندووتانە کە نەورۆز دەتوانێت هۆکارێک بێت بۆ نیشاندانی ئیرادەی ئێوە لە پێناوی بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووس، لە پێناوی ژیانش ئازاد و یەکسان و بەختەوەرانە بۆ هەمووان. خەڵکی تێکۆشەر و کۆڵنەدەر هەر چۆن دارە بەڕۆکانی زاگرۆس بە ڕێگە قوڵەکانیانەوە لە بەرامبەر ڕەشەباکاندا ڕاوەستاون، ئێوەش بە خەباتی بێوچانتان لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا گڕی بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستانتان کڵپەسەندوو ڕاگرتووە. هەرواش بربەستی زۆرداری دەشکێن و سەهۆڵبەندانی ستەم بە ئاگری خەباز و سەرهەڵدانتان ئەتاوێننەوە. هەر ئاورێکی نەورۆز کە هەڵی دەکەن خۆرێکی بچووکە لەسەر تاریکیەکان. هەر کچێک کە بە قژی پەرێشان و دەنگ و ئاهەنگی زوڵاڵ و دڵپەزێرەوە هەڵدەپەڕێت نیشانەی سەرکەوتنی ژیانە بەسەر مەرگدا. ئەوە لەبیر مەکەن هیچ ستەمێک بەردەوام نییە، چونکە حرەکەتی مێژوو بە قازانجی گەلانێکە کە دانانیشن. نەورۆژی ئەمساڵ مژدەبەخشی سبەیەکە کە تێیدا بەڕێوەبردننی شار و گوندەکان نەک بە فەرمانی سەرەوە بەڵکو بە ژیری بە کۆمەڵ و بە هەڵبژاردننی جەماوەری دیاری دەکرێت. کاتێک دەبینین ملیۆنها کەس لە کوردستان و ناوچەکانی دیکەی ئێران بێتر لە سەرکوت لە شەقامەکاندا کۆ دەبنەوە، دەزانین کە ئەمە تەنها سەرەتای ڕێگایە. ئەم وێنەیە داهاتوو دەخاتە بەردەممان، داهاتوویەک کە تێیدا شۆڕاکانی جەماوەر سندوقەکانی دەنگدان جێگرەوەی چەکەکان دەبن و جەماوەر نەک لە ڕۆڵی تەماشاگەر بەڵکو لە پێگەی بڕیاردەرانی سەرەکیدا دەردەکەون. خەڵکی خەباتکاری کوردستان بەهار هات تاکو بیسەلمێنێت کە پاش هەر زستانێک ژیان دووبارە دەست پێ دەکاتەوە و هیچ هێزێک ناتوانێت خۆر لە هەڵهاتن بوەستێنێت. با ئەمساڵ ئاگری نەورۆز سووتێنەری زنجیری زۆرداری بێت و سەوزایی سرۆشت هێمای شینبوونی هەنگاوەکانتان بەرەو ئازادی بێت.
با بەهاری ئەم جارەمان پێشەکی بەهاری ئازادی بێ، با ساڵی نوێ ساڵی کۆتایی شەوی تاریک و دەستپێکی بەرەبەیانی دەسەڵاتی جەماوەر بێ. نەورۆزتان پیرۆز و هەموو ڕۆژێکتان نەورۆز بێت.